هەموو ساڵێک لە 6ەوە تقریبان دەستمان کردۆ بە دروێنە بەڵام لە ئێستاە لە 25ەوە ئێشتا دەغڵودارمان هەر تەڕە هێشتا وشکەوە نەبووە دەغڵودارمان هەتەڕ ئێمە دەستمان کردۆ بە دروێنە لە ترسی ئاگر و لە ترسی ئەوە ئێمە سەر بە منتقی کەرکووکین کەرکک هەموو تقریبان لە زۆر شوێن کردەوە تیرۆریستی ئەکرێت. لەبەر تیرورسای داعش و سوتانی دەغڵودانەکان ئێمە پێشتر درەوەکەین و لەبەر بارودۆخی ئەمنی خۆمان ئێمە تفانگمان لەگەڵ خۆمانە هەڵگرتووە سایغدە ڕاستە خۆی دەبێت نابێت تفانگ هەڵگرێت لەبەرەوەی کەوا ئێمە حاڵەتی ئەمنی نییە و مەترسیمان لەسەردا تفانگمان هەڵگرتووە. عين أبو سارة جرينا